نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. متاڵاکردن و بەیاتێنانەوە. هاوڵە بەڕێزەکان تەنها بە گواستنەوەی ئەو شتانەی لە پێغەمبەری خواوە صەڵی الله عەلەیه وسەلەم بیستبوویان و بینی بوویان وازیان نەدەهێنا و لە هەمان کاتدا ئەو شتانەی فێری ببوون لە نێوان خۆیاندا متاڵایان دەکرد و بەیادی یەکتریان دەهێنایەوە. هەروەک خۆیان ئەم کارەیان دەکرد، دواتر داوایان لە قوتابیەکانیشیان دەکرد ئەو شتانەی فێری بوون لە نێوان خۆیاندا بیڵێنەوە و باسی بکەن. بۆ نمونە هاوڵە بەڕێزەکانی وەک ئەبوو سەعیدی خودری و ئیبن عەباس با قوتابیەکانیان دەوت ئەم فەرمودانە لەبەر بکەن و لە نێوان خۆتاندا دووبارەی بکەنەوە. هەندێک لە فەرمودەکان هەندێکی دیتان بەبیر دێننەوە، هەر بۆیە بەردەوام لە نێو خۆتاندا متاڵایان بکەن. بەڵێ هاوڵان کە زۆر بەباشی گرنگی فەرمودە و سوننەتیان دەزانی و هەردووبارە لە فەرمودە پیرۆزەکانەوە فێر ببوون کە فریشتەکان باڵەکانیان بۆ کەسانی خاوەن زانست ڕادەخەن، بە تەواوی هێزی خۆیان باوەشیان بە فەرمودەدا دەکرد و لە یادگەیاندا تۆماریان دەکرد و لە نێو خۆیاندا دووبارەیان دەکردەوە و پاشانیش بۆ کەسانی تریان دەگواستەوە. جا لە نێو کەشێکی لەم شێوەیەدا فەرمودەکان لە یادگەکاندا تۆمار کران، نەخشکران، کرانە ژیان بۆ ژیان و هاتن هەتا بە ئێمە گەیشتن. 3. لێکۆڵینەوەی هاوڵان و شوێنکەوتوان لە فەرمودە. هاوڵان لە پەنا متاڵاکردن و بەیادخستنەوەی بەردەوامی فەرمودەکان هەر کات لەگەڵ بابەتێکی دینیدا ڕوبەڕوو ببوونایەوە دەگەڕان بە شوێن ئەوەی داخۆ لەو بارەیەوە حوکمێکی سوننەت هەیە یاخودنا، سەرباری ئەوەش کە هەمویان بەڕووی درۆدا داخرا و مرۆڤی دادپەروەری و دامەزراوی بوون، بەڵام بەهۆی گرنگی و مەزنی سوننەت و پێگەی لە یاساداناندا ئەو شتەی دەیان بیست یەکسەر پەسەندیان نەدەکرد و لێکۆڵینەوەیان دەربارەی دەکرد. بەڵێ ئەوان چەندە بلیمەت بوون لە بواری دەبەرکردن و زیرەکیدا، هێندەش ئەهلی لێکۆڵینەوە و بە دوواداچوون بوون. بۆ نمونە جارێکیان ژنێک بۆ وەرگرتنی بەش لە ماڵی نەوەکەی هاتە لای حەزرەتی ئەبووبەکر. جێنشینی پێغەمبەری خوداش لە وەڵامدا پێیوت وەک چۆن لە کتێبی خودادا ئاەتێکم نەدیوە کە بەش بە کەسانی هاوشێوەی تۆ بدات، لەم بارەیەوە هیچ شتێکی شم پێشک نایەت کە لە پێغەمبەری خودام بیستە بێت. لە بەرامبەر ئەوە مغەیرەی کوڕی شوعبە هەستایە سەر پێ و وتی پێغەمبەری خودا یەک لەسەر شەشی بەشی بە نەنک بەخشیوە. حەزرەتی ئەبووبەکریش پرسی جگە لە تۆ هیچ کەسی دی هەیە ئاگەی لەمە بێت؟ لە وەڵامی ئەمەدا محەممەدی کوڕی مەسلەمە مغەیرەی کوڕی شوعبەی پشتڕاست کردەوە و وتی منیش هەمان شتم لە پێغەمبەری خودا بیستووە. ئەوە بوو لەسەر ئەم هەواڵەی نێو سوننەت و ئەم پشتڕاستکردنەوەیە لەلایەن هاوڵانەوە حەزرەتی ئەبووبەکر یەک لەسەر شەشی میراتی نەوەکەی بەم خاتوونە بەخشی. نمونەیەکی دی حەزرەتی عایشەی دایکمان کە خاوەنی زیرەکی و فەتانەتێکی مەزن بوو، بەو پەڕی وردی لە هەموو شتێکی دەکۆڵیەوە و پێغەمبەری خوداش صەڵی الله عەلەیه وسەلەم لە فەرمودەیەکی لاوازدا فەرموویەتی نیوەی دینەکەتان لەو حومەیرایەوە وەربگرن. جارێکیان لە پێغەمبەری خوداوە ئەم فەرمودەیە گوێبیست دەبێت من حوسب عذب، واتە هەر کەسێک بچێشرێتە بەر لێپرسینەوە ئەوە بە دڵنیاییەوە ڕوبەڕووی سزا دەبێتەوە. ئەوە بوو داوای لێکدانەوەی لە پێغەمبەری خودا صەڵی الله عەلەیه وسەلەم کرد و پێیوت ئەی مەگەر خودا سەبارەت بە هەندێک کەس نافەرموێت فسوف يحاسب حسابا يسيرا. ئەوە لە مەودوا لێپرسینەوەیەکی زۆر ئاسانی لەگەڵدا دەکرێت. پێغەمبەری خوداش بەم شێوەیە مەبەستەکەی بۆ ڕوون کردەوە. ئەوەی تۆ باسی دەکەیت بریتیە لەوە پێشچاوخستنی کردەوەکان، بەڵام ئەوەی کە لە لێپرسینەوەدا مشتومڕی لەگەڵ بکرێت و کردەوە خراپەکانی بۆ بژمێردرێت ئەوە سزا دەدرێت لەسەر کردەوە خراپەکانی.
لێرەدا بۆ جەختکردنەوە لەسەر لێکۆڵینەوە لەلایەن هاوڵان دەمەوێت باسی بابەتێکی دیکە بکەم کە بە زۆر شێوە جێردراوەتەوە و سەبارەت بە دابەزینی قورئانە لەسەر شێوازی جیاواز. لە پەنا چەندین جێڕانەوەی دیکەدا لە جێڕانەوەکەی بوخاریدا بەم شێوەیە ڕووداوەکە گواستراوەتەوە. حەزرەتی عومەر دەفەرمێت کاتێک هێشتا پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم لە ژیاندا بوو، گوێم لێ بوو هیشامی کوڕی حەکەم سوورەتی فورقانی دەخوێند. خوێندنەوەکەی بە شێوازێک بوو، جیاواز بوو لەو شێوازەی من لە پێغەمبەری خوداوە بیست بووم. دانم بە خۆم داگرت تا ئەو کاتەی نوێژ تەواو بوو. هەر کە سەلام درایەوە یەخەی کراسەکەیم گرت و ڕام کێشا و پێم وت چێ بەم شێوەیە قورئانی بۆ تۆ خوێندوێتەوە؟ وتی پێغەمبەری خودا. وتم درۆ دەکەیت. پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم ئەم سوورەتەی بە شێوەیەک بۆ من خوێندوێتەوە جیاواز لەو شێوەیەی تۆ. پاشان ڕام کێشا و بردمە خزمەت پێغەمبەری خودا. وتم ئەی پێغەمبەری خودا، ئەم پیاوە بە شێوازێک سوورەتی فورقان دەخوێنێتەوە کە جیاوازە لەو شێوەیەی کە تۆ بۆ منت خوێندوێتەوە. پێغەمبەری خودا فەرمووی وازی لێ بهێنەوە. پاشان ڕووی کردە هیشام و وتی ئەی هیشام بخوێنە. هیشامیش هەر بەو شێوەیەی من گوێبیستی بووم دەستی بە خوێندن کرد. پێغەمبەری خوداش فەرمووی بەڵێ بەم شێوەیە دابەزیوە. پاشان فەرمووی ئەی عومەر تۆ بخوێنە. منیش بەو شێوەیەی خۆی بۆی خوێندبوومەوە خوێندم. ئەو کاتیش هەر فەرمووی بەڵێ بەم شێوەیە دابەزیوە. پاشان فەرمووی بە دڵنیاییەوە ئەم قورئانە لەسەر 7 شێواز حرف دابەزیوە. ئێوەش چۆن بۆتان ئاسانە بەو شێوەیە بیخوێنن. بە هەمان شێوە ڕۆژێکیان ئەبوو موسای ئەشعەری هات بۆ سەردانی ئیمامی عومەر. پاش ئەوەی دوای 3 جار لە دەرگادان مۆڵەتی چوونە ژوورەوەی پێنەدرا گەڕایەوە. حەزرەتی عومەر کاتێک لە سەرقاڵی تەواو بوو فەرمووی گوێم لە عەبدوڵڵای کوڕی قەیس ئەبوو موسای ئەشعەری بوو مۆڵەتی بدەن بێتە ژوورەوە. وتیان ئەو ڕۆیشتووە. لەسەر ئەوە یەکێکی نرد بە شوێنیدا و بانگی کرد و لێی پرسی بۆچی ڕۆیشتیت؟ ئەویش وتی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردوین کاتێک بۆ شوێنێک ڕۆیشتین 3 جار لە دەرگا بدەین و داوای مۆڵەت بکەین، وەگەر دوای ئەو 3 جارە مۆڵەتمان پێنەدرا بگەڕینەوە. حەزرەتی عومەر فەرمووی من ئەمەم نەبیستووە، پێویستە بەڵگەیەکی تەواو لەسەر ئەم قسەیەت بهێنیت. ئەبوو موسا یەکسەر هات بەرەو مزگەوتی پێغەمبەری خودا و بابەتەکەی بۆ ئەو هاوڵانە باس کرد کە لەوێ بوون. ئۆبەی کوڕی کەعبوتی بۆ ئەم شتە گەواهی گەورەکانمان پێویست نییە، بچووکەکانیشمان ئەوە دەزانن. ئەوە بوو ئەبوو سەعیدی خودریان نارد بۆ لای حەزرەتی عومەر و دروستبوونی فەرموودەکەیان پێڕاگەیاند. حەزرەتی عومەریش بەم شێوەیە هۆکاری مامەڵەکردنی توندی لەم بارەیەوە ڕوون کردەوە. لە ڕاستیدا من مەبەستم نەبوو تۆ تۆمەتبار بکەم، بەڵام دەترسم لەوەی خەڵکی فێر ببن هەر لە خۆوە قسە بە ناوی پێغەمبەری خوداوە بجێڕنەوە.